نامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. ئەمڕۆ لە شاری هەولێر دوو کۆبوونەوەی سێقۆڵی لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەڕێوەچوو. لە کۆبوونەوەکاندا باز لە پرسی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان و ڕیفراندۆم کراوە. بە میواندارێک لە بەڕێزان عەبدوڕەحمان عەلی بڕیاردەری فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان لە ستودیۆی سەرکێڕوە لە سلێمانیوە لەتیف نێروێی و تێبێژی ئەنجومەنی ناوەندیکێتی نیشتیمانی هەروەها لە هەولێرەوە ئیسماعیل ڕەسوڵ ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. لە شاری هەولێر دوو کۆبوونەوەی سێقۆڵی لە نێوان لایەنە سیاسیەکان لە سەرپرسی کاراکردنەوەی پەرلەمان ئەنجامدران. ئێوارەی ئەمڕۆ لە شاری هەولێر کۆبوونەوەی سێقۆڵی لە نێوان کۆمەڵی ئیسلامی و پارتی و یەکێتی بەڕێوەچوو. لە کۆبوونەوەکەدا تشی خراوەتە سەرپرسی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان و ڕیفراندۆم. ڕای کۆمەڵی ئیسلامی لە کۆبوونەوەکەدا بۆ وەفدی یەکێتی و پارتی لەبارەی کاراکردنەوەی پەرلەمان بریتی بووە لەوەی بەر لە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان ڕێکەوتنێکی پێنجخۆڵی بکرێت و زەمانەت هەبێت جارێکی دیکە پەرلەمان پەک ناخرێتەوە. لەبارەی ڕیفراندۆمیش کۆمەڵی ئیسلامی باسی لەوە کردووە ڕیفراندۆم زەمینە سازی بۆ نەکراوە و پێویستە دوا بخرێت بۆ کاتێکی گونجاو کە کۆدەنگی نیشتیمانی لەسەر بێت و پەرلەمانی کوردستان بڕیاری لەسەر بدات. لە لایەکی ترەوە پێشنیوڕۆی ئەمڕۆ کۆبوونەوەی سێقۆڵی نێوان گۆڕان و پارتی و یەکێتی بەڕێوەچوو. باپەی زانیاریەکان وەفدی بزوتنەوەی گۆڕان داوایان کردووە با ڕێکەوتنی سیاسی پەرلەمان کارا بکرێتەوە. بڕیاریشە بزوتنەوەی گۆڕان لە کۆبوونەوەکەی خانەی ڕاپەڕاندن دەرەنجامی کۆبوونەوەیان لەگەڵ پارتی و یەکێتی هەڵبسەنگێنێت و دواتر کۆبوونەوەیەکی دیکەی سێقۆڵی ئەنجام بدەن. دوای 2 ساڵ لە پەکخستنی پەرلەمان دوو کۆبوونەوەی سێقۆڵی لە ئاستی باڵا لە نێوان لایەنە سیاسیەکان لە هەولێر بەڕێوەچوو. باپەی زانیاریەکانیش لەم کۆبوونەوانەدا لایەنەکان نەگەیشتوونە تا ڕێکەوتنی کۆتایی و وا بڕیارە لە داهاتوودا چەند کۆبوونەوەیەکی دیکە ئەنجام بدەن. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان کاک عەبدوڕەحمان بەخێر بێنێکە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ئەمڕۆ کۆبوونەوەیەکی سێقۆڵی لە نێوان بزوتنەوەی گۆڕان لەگەڵ یەکێتی نیشتیمانی پارتی دیموکرات بەڕێوەچوو. نەتیجەی ئەم کۆبوونەوە بەپێی ئەوەی کە لای بەڕێستە چی بووە نەتیجەی کۆبوونەوە؟ بەڵێ سپاس دەکەم. سڵاو ڕێزمەیە بۆ میوانەکانیش. دیارە ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ لە ڕاستیدا بەرەنجامی ئەو کۆبوونەوانەی ڕۆژانی ڕابردوو بوو کە ئەنجام درا بە تایبەت ئەوانەی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە کە سەردانی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی کرد و چەند خاڵێکی هێنا و ئێمە بۆ خۆشمان وەکو بزوتنەوەی گۆڕان 5 خاڵمان هەبووە کە لە بەیاننامەکەی جواتی نیشتیمانیە زۆر بەڕوونی باسمان کردووە کە ئەمانە دەکرێت بکرێنە دەستپێکێک بۆ چارەسەرکردنی کێشە گرفتەکانی هەرێمی کوردستان و ئەو خاڵانەی کە برادرانی یەکێتیش ئاڕاستەی ئێمەیان کرد لە ڕاستیدا خاڵەکانمان لێکچوو بوو زۆربەیان. بۆیە ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ بۆ ئەوە بوو بزوتنەوەی گۆڕان ڕاستەوخۆ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە دانیشتن بکات، چونکە پێشووتر لە ڕۆژی پێشووترە برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەویان ڕاگەیاند کە پارتی دیموکراتی کوردستان ڕازی بووە یا ڕازی بووە و یاخود ڕەزامەندی دەربڕیە بە پەسەندکردنی ئەو 7 خاڵی کە ئەوان ئاراستەی ئێمە و کۆمەڵی ئیسلامیشان کردووە. ئێمە ئەمڕۆ دانیشتەکەمان بۆ ئەو بوو کە زۆر ڕاشکاوانە بەرامبەر هەردوو پارتی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان تاکید لەوە بکەینەوە کە ئایا پارتی دیموکراتی کوردستان ڕازی بووە ئەو خاڵانە پەسەندکە بە چه ئالێتێت بە چه میکانیزمێک و چ کات و ساتێکی بۆ دیاری کراوە و کاتە پەرلەمانی کوردستان کاراکرایەوە ئەفزەلیت بۆ کام لەو خاڵانە دەبێت تاکو کاری لەسەر بکرێت.
ئەوەی نەی ئێمە لە کۆبوونەوەکە تێگەیشتوین و بەپێی ئەو زانیاریانەی کە ئێمە هەمانە لە ڕاستیا کۆبوونەوەکە بۆ خۆی دەستپێکێکی باشە بەڵام بە نەتیجە پێم وانە لێنگزی بوونەوەیەکی زۆر هەبێت و پێم وانە گەشتبینێکی باش هەبێت بۆ کۆبوونەوەکان چونکە پارتی دیموکراتی کوردستان ئەوەندەی ئێمە ئاگادار بین ئەمڕۆ لە کۆبوونەوەکانە زۆر جەختیان لەوە کردوێتەوە کە کاراکردنەوەی پەرلەمان دەبێت بۆ دەرچوونی یاسایەک بێت بۆ ڕیفراندۆم ئێمە وەکو زوتنەوەی گۆڕان ڕامان گەیاندووە کە پێویستە کات پێش ئەوەی پەرلەمانی کوردستان کارا بێتەوە دەبێت گرنتیەک یا زەمانەتێک بدرێت بە ئێمە کە پەرلەمانی کوردستان دەرگاکەی دانەخرێتەوە و زەمانەتێک بدرێت ئایا ئەم خاڵانەی کە بڕیارە پەسەند بکرێت و یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان واژویان کردووە چۆن جێبەجێ دەکرێت و لەکیوە دەست پێ دەکەین نەتیجەی هەبوو کۆبوونەوەکەی ئەمڕۆ نەتیجەکە لە ڕاستیدا وەکوتم من گەشتبین نیم پێی بۆ خۆی وتوێژەکە گرنگ بووە لێک تێگەیشتن من قەناعەتم وایە دانیشتن و دانوستاندن یەکێکە لە خاڵە باشەکان بەڵام بە کورتی گەشتونە تەویست بڕیارێک لەم کۆبوونەوە نەخێر هەردوو هەر سێ لایەنەکە بڕیارە بەتایبەت بزنەوەی گۆڕان لەگەڵ خانەی ڕاپەڕاندن و جباتی نیشتیمانیە تاوتوی ئەم بابەتانەکەن و دواتر ڕێی خۆیان بدەن و وەڵامی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بدەنەوە بۆ پێم وابێ هەر ئەم شەویش یەکێتی و پارتی کۆبوونەوەیکی مەکتەبی سیاسی بەڵام لە کۆبوونەوەی ئەمڕۆ هیچ بڕارێک نەدراوە بڕارێکی یەکلاکەرەوە نەخێر هیچ بڕیارێکی یەکلاییکەرەوە نەدراوە سپاس دەکەم زۆر سپاس ئەگەر بچینە سلێمانی کە لای کاک لەتیف بەڵێ کاک لەتیف سڵاوت لەبێ سوپاس بۆ ئامادەبوونتان سەبارەت بە کۆبوونەوەی نێوان لایەنە سیاسەکان کە ئەمڕۆ لە بارگەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمان لە شاری هەولێر دوو کۆبوونەوەی سێقۆڵی بەڕێوەچوو لەسەر دۆخی هەرێمی کوردستان پێتان وایە ئەم کۆبوونەوانە ئەم جارە کۆبوونەوەی بەرهەمدار دەم دەتوانین کێشەکان چارەسەر بکەن؟ زۆر سپاس کاک حەکیم ڕێز و سڵاو بوو میوانە بەڕێزەکان و بوو بینەرانی بەڕێز کۆبوونەوەکانی ئەمڕۆ دەتوانین بڵێن وەکو هەنگاوە سەرەتاییەکان هەنگاوی ئەرێنین لەبەر چەند هۆکارێک یەکەم خۆی ئەو حەوت خاڵایان ئەو پرۆژەیەکە یەکێتی نیشتیمانی کوردستان پێشکەش بە هێز و لایەنە سیاسیەکانی کردووە تا ڕادەیەکی زۆر دەتوانین بڵێن خواستی هەموو هێز و لایەنە سیاسیەکان بووە و لە هەمان کاتیشا وەکو یەکەم کۆبوونەوە هیچ لایەنێک یعنی دژاتی ئەو خاڵانەی نەکردووە بەڵکو نەرمیەکیان پیشانداوە و تا ڕادەیەک دەتوانین بڵێن پێشوازی لێکراوە و هەنگاوێکی دیکاوە بوو کە پارتی دیموکراتی کوردستان بەو حەوت خاڵق بەڵێ بەڵێ ببوورە دیارە خەلێکی دەنگیە دواتە گرم و لای بەڕێستان کاک لەتیف کاک ئیسماعیل ئەگەر بگەڕێمەوە بێمە لای بەڕێستان سوپاس بۆ ئامادەبوونتان سەبارەت بە کۆبوونەوەکەی ئەمڕۆی نێوان کۆمەڵی ئیسلامی لەگەڵ یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەوەکە نەتیجەکەی چی بووە ڕای کۆمەڵی ئیسلامی لە کۆبوونەوەکە لەسەر مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمان چی بووە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆ ئێوەش و سڵاو ڕێزشم بۆ میوانەکانت و بۆ تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەیە ئەوەی کە لە دوێنێداوە لە ئەوڕۆدا زیاتر باس کرا بریتی بوو لەو پرۆژەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە پێشتر تەقدیمی کردبوو و لەگەڵ هەم گۆڕان هەم لەگەڵ کۆمەڵی ئیسلامی تاوتوی ئەو چەند خاڵە کرابوو ئەو خاڵانەی کە باس کراون زیاتر 5 خاڵیان دەتوانین بڵێن لەگەڵ کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ڕاگەندراوەکەی هاوبەشەکەی نێوان کۆمەڵی ئیسلامی بستنەوەی گۆڕان هەمان بابەتە لە کاراکردنەوەی خودی کاراکردنەوەی پەرلەمان و پەرلەمان ئیشوکاری یاسایی و ئاسایی و بابەتەکانی چاودێری و تەشریعی خۆی بکە و لە هەمان کادا بابەتی چاکردنی موچەی فەرمانبەران و بابەتی ریفراندۆم کە ئەو بابەتە بەڕاستی بابەتێکی گرنگە لەوەی کە ئێستا هەم هەرێمی کوردستان بەلایەنە سیاسیەکان و هاوڵاتیانەوە پێوە سەرقاڵن و هەم دەوڵەتانی جیرانمان و دەوڵەتانی دوورتر یاخود بڵێن دەوڵەتە زلهێزەکان هەموو ئەوانە لەسەر خەتمەوەی کە گرنگە ئەوەیە بەڕاستی بێمتمانەیەک هەیە لە کاراکردنەوەی پەرلەمان لەوەی کە ئایا پەرلەمان بۆچی کارا دەکرێتەوە بۆیە کۆمەڵی ئیسلامی پێی وە زەمانەتێک دەبێ هەبێ یەک بۆ ئەوەی کە
پەرلەمانی کوردستان جارێکی دیکە لە کار نەخرێتەوە دوو بۆ ئەو بابەتانەی کە پێویستە هەنگاوی بۆ بندرێت لەوەی کە لە بەلاغە هاوبەشەکەی نێوان کۆمەڵی ئیسلامی و بچنەوەی گۆڕاندا هاتبوو لە خودی کاراکردنەوەی پەرلەمان ئیشە یاسایی و چاودێرەکەی خۆی بکە و تەشریعی و چاودێرەکەی خۆی و موچەی هاوڵاتیان موچەی فەرمانبەران بە تایبەتی چارەسەر بکرێ بارودۆخی هاوڵاتیان لە بەرچاو بژێ و هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان و سەرۆکاتی هەرێمەوەی کە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانە لە کاتی خۆیدا بکرێ هەموو ئەوانە وە خاڵی سەرەکیش بەڕاستی ئەوەی کە زۆر داکۆکی لەکراوە چاکردنی موچەی هاوڵاتیانە بۆیە ئەوە پێویستی بە ئیتیفاقێکی سیاسی هەیە ئەگەر پەرلەمان حاڵەتی ئاسایی باە ئەو پێویست بە ئیتیفاقی سیاسی ناکە ئەگەر پەرلەمان لە حاڵەتێکی ئاساییدا باە بەڵام پەرلەمانی کوردستان نزیکەی 2 ساڵە لەسەر دەستی حیزبێکی سیاسی لە هەرێمی کوردستاندا پەک خراوە لە پێشتریشدا کە ویستی ئیش و کارەکانی خۆی بکە کە لەسەر ئەوە پەک خرا بۆیە ئێستا گرفتەکە لێرەدا ئەوەیە ئەو متمانە سیاسیە نەماوە لە نێوان لایەنە سیاسیەکاندا بە تایبەتی بەرامبەر ئەو دەسەڵاتی کە پێشتر پەرلەمانی پەکخست بەبێ ئیتیفاقێکی سیاسی بەبێ دانی زەمانەت شتێکی پێم وایە هەڵەیە لەوەیدا کە تۆ بڵێ پەرلەمان کارا دەکەمەوە تەنها بۆ مەبەستێکی دیاریکرا و یان تەنها یاساک دەربکە بۆ ریفراندۆم یان تەزیلی بکە وەلو کۆمەڵی ئیسلامی و بچنەوەی گۆڕان لەگەڵ دواخستنی ریفراندۆم بوون و بەپێی ئەوەی کە بە شێوازێکی یاسایی کاری لەسەر نەکراوە میکانیزمەکانی هەڵە بوون کۆمەڵێک تێبینی ئەوانە کە ئێستا بەڕاستی ئاماژەکان دەردەکەوەی کە کۆمەڵی ئیسلامی و بچنەوەی گۆڕان نواندویانە لە سیاسەتیان بەرامبەر ریفراندۆم شتێکی ڕاست بووە هەر ئەو ڕۆژ دیارە ئەنجومەی نوێنەرانی عێراق بڕیارێکی دەرکرد لەوەی کە ئەو ریفراندۆمی کە لە هەرێمی کوردستاندا قەرار وایە بڕێوە بچێ ریفراندۆمێکی نادەستوریە و داوا لە حکوومەتی ناوەند کراوە کە ئیجراعاتی خۆی بگرێتە بەربەوەی کە ئەو ئیستیفتایە نەکرێ و سەر نەگرێ و ئەمریکا سەرخات کە دەڵێ مەدانی پێدا نانین و پەیوەندیمان پێوە نییە نەکرێ باشترە هەموو ئەوانەی کە بەڵێ یعنی ئێستا ئەمڕۆ لە کۆبوونەوەکەدا کۆمەڵی ئیسلامی لەگەڵ وەفدیاوە بەشی یەکێتی و پارتی داوایەوەی کردووە کە بەر لەوەی کە پەرلەمان کارا بکرێت و ئیتیفاقێکی 5 قۆڵی بکرێ بەر لە کاراکردنەوەی بۆی جارێکی تر پەک نەخرێتەوە پەرلەمانی کوردستان بەڵێ بێگومان و ئەولویاتی ئەو خاڵانەی کە باسمان کرد چاکسازی و نێشتنی پاشەکەوتی موچە و ئەو بابەتی کە پەیوەندی بە بژێوی ژیانی خەڵک و موچەخۆرانەوە هەیە ئایا ئەولەویەت دەدرێت بە چ شتێک لەو شتانە ینی ئەتۆ کە هیچ ئیتیفاقێک نەبێسبەی لەوانەیە پەرلەمان کارا بکرێتەوە تەنها بابەتی ریفراندۆم جان تەزیل بکریان لە کاتی خۆیدا بکرێ یاسایەکی بەبەردا بکرێ کە ئەوەش لا یوسمین ولا یغنی من جوع لە ژیانی هاوڵاتیان بەڕاستی بە تایبەتی لەو قۆناغەدا کەم پێم وایە لەوانەیە کارەساتی زۆر گەورەی سیاسی و ئەمنیشی لێ بکەوێتەوە زمانە تێک نییە بۆی کارێمی کوردستان تووشی هێرشێک نەبێت لە وڵاتانی دەوروبیان بە تایبەتی لەلایەن عێراقەوە لە ناو خودی خۆماندا بۆیە زیاتر تاکید لەو زمانەتە کراوەتەوە کە بەو شێوازە پەرلەمان کارا بکرێتەوە ئیتیفاقێکی سیاسی هەبێ و ئەولەویەت و تەسەلسولێک دابدرێ بوو بابەتانەی کە گرنگ لە ناو پەرلەماندا یاسای سەرۆکاتی هەرێمە هەڵبژاردنەکانی پەرلەمان و سەرۆکاتی هەرێمە و بەڵێ سپاس دەکەم کاک ئیسماعیل ئەگەر بچین و لای کاک لەتیف کاک لەتیف ببوورە پێشتر باست لە ئەوە کرد کە ئەم کۆبوونەوەنە لە سەرەتادا هەنگاوێکی باشە بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێم پێ دوای ئەم جارم کۆبوونەوەنە توانن کۆتایی بە کێشەکانی هەرێم بێنن تا ڕادەیەک من گەشتبینم لەبەر ئەوەی هەز دەکرێت گۆڕانکاری لە هەڵوێستی لایەنە سیاسیەکاندا هەیە و تا ڕادەیەکیش هەست بە ئیرادەیەک دەکرێت ئیرادەی هەوڵدان بوو چارەسەرکردنی کێشەکان و ئیرادەیەک دوور لە دروستکردنی بیانوو و لە هەمان کاتیشە ئەوەی کە ئەمڕۆ لە دەرەوەی کۆبوونەوەکان باس کراوە چ ئەو پەیامانەی کە لە دوای کۆبوونەوەکان بڵاوکرانەوە چ لە ئەوەی کە میوانەکانیش باز دەکەن دەکرێت بڵێن ئەمە شتێکی ئاساییە لەسەر میکانیزم بۆچوونی جیاواز هەبێ و ئاساییە کە ئەمڕۆ نەگەشتونەتە ئەنجامی کوتای ئەویش لەبەرەوەی ینی هەر لایەنێک بە شێوازێک بیر لە میکانیزمەکان کردوان گرنگ ئەوەیە مەبدەئیان لەسەر چارەسەر چون لەسەر ئەو خاڵانەی کە دەبێت لەسەر ڕێ بکەون تا ڕادەیە کۆدەنگی هەیە ئەم میکانیزمانەش بێگومان هەر لایەنێک کاتی ئاراستەی لایەنی بەرامبەر دەکات لەوانەیە بڕیار لای لایەنی بەرامبەر نەبێ وەکو وەفد پێویستی بەوەیە بگەڕێتەوە بۆ قیادەی خۆی
لەوانەیە هەموو لایەنەکانوانە بێ بەڵام هەندێک لایەن بێگومان بە شێوەیە ئەمە پێویستی بە کۆبوونەوەی تر هەیە گرنگ ئەوەیە بربەستی بەڵێ بەس سەبارەت بەوەی کە ئێستا گرنگە بربەستێکی وە نەکەوتە بەردەم کۆبوونەوەکان بەڵێ سەبارەت بەوەی کە ئێستا پرۆژە حوت خاڵەکەی یەکێتی نیشتیمانی باس بۆ نمونە سەرکردەکانی کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆران باز دەوەکەن کە هاوبەشە لەگەڵ پرۆژەکەی ئەوانیش تاڕادێک خاڵی ناکۆک کەمە بەڵام داوای زەمانەتی جێبەجێکردنی ئەو خاڵانە دەکرێت یەکێتی نیشتیمانی ئەو گرنتی وەرگرتووە کە بەتابەت لە پارتی کەم پرۆژەکەیەوە جێبەجێ بکرێت خۆی ئەم کۆبوونەوەانە کە کۆبوونەوەکان دەکرێن یەکێک لە هەوو کارەکان ینی ئامانجەکانی کۆبوونەوەکە ئەوەیە کە لە ئەنجامی کۆبوونەوەکان جۆرێک لە متمانە بگەڕێتەوە چکە بێمتمانەی دروست ببوو و ئامانج لەم کۆبوونەوەانە بۆی بگەنە ڕێکەوتنامە خۆی ڕێکەوتنامە دیسانەوە ئەم هەنگاوێکی دیکەیە و زەمانەتێکی دیکە ئاساییکردنەوەی پەرلەمانە پەرلەمان دەوری خۆی ببینێ وەکو جاران چونکە بەهۆی پاکخستنی پەرلەمانەوە پرۆسەی سیاسی پەککەوتووە و زەمانەت نەماوە بە کارەکردنەوەی پەرلەمان بێگومان پەرلەمان دەبێتە مەرجەعێکی تەشریعی و یاسادانان لەوێ یاسا دەردەکرێت لەوێ بریار دەدرێت لەوێ یاسا هەموار دەکرێتەوە ئەوەی پێوەستە بە یاسای سەرۆکاتیەوە ئەوەی پێوەستە بە یاسای هەڵبژاردنەوە ئەوەی پێوەستە بە بوارەکانی دیکەی کە پێوەستە بە بژێوی ژیانی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەوەی پێوەستە بە ناوچەدا بڕنراوەکان و لە بوارەکانی دیکە لەبەرەوە ئەمەش دیسانەوە دەبێتە جۆرێک لە زەمانەتێکی دیکە ئەوەیە کە بێ ئەم لایەنانە بگەنە ئەو ئەنجامەی ینی ئیرادەیەکی هاوبەشە بێ و ئەو ئیرادە هاوبەشە ببێتە بناغەیەک بۆ ئەوەی ڕێکەوتنامەیەکی هاوبەشە بێ و بەرژەوەندی هاوبەش خۆی لەو ڕێکەوتنامە هاوبەشەدا ببینێ زەمانەتێکی دیکە ئەوەی کە ئەمڕۆ بینیمان ئەو هەڕەشانەیەکە لە هەرێمی کوردستان دەکرێن جا ئەوەی ئەو هەڕەشانە ناڵێن خەتای پارتیە یان خەتای یەکێتیە یان خەتای گۆڕانە یان کۆمەڵەیە گرتووە ئەوان وەکو هەرێم تعامل لەگەڵ هەرێمی کوردستان دەکەن ئەم دۆخە وا دەکا و زەرورەتەکە وا دەخوازێ قۆنەغەکە وا دەخوازێ مەترسیەکان وا دەخوازێ و ڕەوشەکە وا دەخوازێ کام لایەنانە متمانە بە یەکتر بکەن و پەلە بکەم بۆ ڕێخسی ناوماڵی کورد کاک لەتی بەگەر بە کورتی وەڵامی و پرسیارەشم دەیت و دواتر دەگرم وڵای بەڕێزیش بەس پێشتر ئێوە لە بەرامبەر درێژکردنەوەی ویلایەتی بارزانی لە 2013 ڕێکەوتنە سەرەوەی کە دەستور بگەڕێتەوە بەڵام دەستورەکە شەر مەسەرەن وەکو پێویست نەتوانرام ڕێکەوتنە جێبەجێ بکرێت ئەم جارە زەمانەت چیە مەسەرەن کە ئەم پرۆژە حوت خاڵەکەیە وەکو پێشووتری لێنێتەوە ئەو جارە تەنها یەکێتی بوو لایەنەکانی دیکە لەگەڵدا نەبوون و دوای کە هەڵبژاردننی تازەکرا بەداخەوە ینی لایەنەکان لەسەر ئەوە کۆدەنگ نەبوون و حەز ناکەم بێم بڵێم خەتای کێ بوو کێ یارمەتی یەکێتی نەدا چونکە کاتێک کە گۆڕانکاری لە هەڵوێستا ببێ پێویستە گۆڕانکاری لە خیتابیشا ببێ ئێستا خیتابەکە و خیتابە بێ ئاراسی خیتابەکان پەیامەکانەوە بێ چۆن هەمومان کۆ ببینەوە هاوڕابین و ڕوو لە چارەسەرکردنی کێشەکان بکەین ئێستا قۆناغێکی ترە و ئەم دو ساڵەی کە دەرباز بوو هیچ لایەنێک سەرکەوتو نەبووە لەبەرەوە ینی لەوانە خۆی پارتیش سوت لە دۆخی هەرێمی کوردستان وەرگرتە بێ هەموو هێز و لایەنە سیاسەکان بە گۆڕان و بە کۆمەڵ و بە یەکگرت و بە یەکێتیشەوە من لەو بڕادەم ئێستا باشتر لە مەترسیەکانی ئەو پەردبوونە تێدەگەن و لە مەترسیەکانی ئەو دابڕەنە تێدەگەن و تەنانەت لە کاریگەریە نەرینەکانی پاکخستنی پەرلەمان تێدەگەن. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس کاک عەبدوڕەحمانەگە بگرم و لای بەڕێز سەبارەت بەوەی کە بەڕێز وتت وا بریارە بچنەوەی گۆڕان جارێکی تر کۆبنەوەی سێ قۆڵی ئەنجامداتەوە لەگەڵ وەفدی پارتی و یەکێتی دیارە ئەمڕۆ وەکوتم نەتیجەی کۆتایی نهاتووە بڕیا دراوە وەفدی هەرسە لایەنەکە بچن لەگەڵ بەرپرسانی باڵای هەر کەسە لەگەڵ پارتی خۆیان کۆبوونەوە کات و دواتر ئەگەر پێویستی کرد کۆبوونەوەیەک ئەنجام بدرێت ئەگەر لە ڕاستیدا زۆر لەیەکیش دوور بین ئەوە ڕەنگە پێویست بە کۆبوونەوە نەکات بەڵ ینی ئێستا بزوتنەوەی گۆڕان دواتر وەڵامی
یەکێتی و پارتیداتەوە بە تاکید بەیانی بۆ خۆی ئەو حاڵەتە دەرەکەوێت و من پێم خۆشە یەکشت بڵێم یعنی ئەم ئێوارەیە ئەگەر گوێمان لە لێدوانێکی ڕۆژنامەوانی کاکمەلا بەختیارا بێت زۆر بە ڕاشکاوی ئەو باسیەوەی کرد کە زوتنەوەی گۆڕان حەوت خاڵەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانیان پەسەند کردووە کۆمەڵی ئیسلامی پەسەندیان کردووە پارتی دیموکراتی کوردستان تەوقیعیان کردووە ئەگەر خوێندنەوەیەک بۆ لە ڕاستیدا جیاوازیەکە زۆرە ڕاستە ئێمە کۆمەڵی ئیسلامی پێشوازیمان لێ کرد و بە خاڵی هاوبەش لەگەڵ پرۆژەکانی خۆمانە سیرمان کرد بەڵام واژۆکردن لەگەڵ پەسەندکردنا شتێکەیە ئەمە دەریەخات پێم وابێت یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان بۆ خۆیان ڕێکەوت بێتن لەسەر ئەو خاڵانە و ئێمە ئەمڕۆکە دانیشتین لەگەڵ پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ڕاستیدا بۆ ئەوە بوو کە بزانێکین چۆن پارتی دیموکراتی کوردستان ئەم خاڵانە جێبەجێەکە چۆن پەسەندێکە بەڵام ئەوەی کە برادەرانی یەکێتی بازلەوە دەکەن پارتی بەو خاڵانە ڕازی بووە لە ڕاستیدا ئەمڕۆ لەو دانیشتنەی کە سێقۆڵی بووە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی پارتی دیموکرات نیەتێکی بەو شێوازە نەبینداوە کە پارتی دیموکرات ئامادەی جێبەجێکردنی ئەو خاڵانی زمانت نێ بۆ جێبەجێکردنی پرۆژە حەوت خاڵەکەی یەکێتی نیشتیمانیش کە بەرەزوت تاو بەشەم لەگەڵ پرۆژەکەی گۆڕە هەم لەگەڵ پرۆژەکەی کۆمەڵ بە پێی ئەو کۆبوونەوانەی ئەمڕۆ کراوە ئەو مناقەشە و توێژانەی کە کراون لە ڕاستیدا قسەکردن لەسەر ئەوەی کە پارتی پەسەندی کردووە و ئەو قسانێک کە ئەمڕۆ لە کۆبوونەوە کاکراون ڕەنگە جیاوازەکان زۆر بێت بەڵێ زۆر باشە بەس ئەوەی کە موعیدەی کەدانرابوو بەڕێز بڕیاردەری فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی کوردستان ئەو موعیدەی کەدانرابوو چواردەی مانگ سپەینا دووسپەی پەرلەمان کارا دەکرێتەوە لەو وادەیە وەڵام من پێم خۆشە بە جەناب و بە کۆمەڵانی خەڵکی کوردستانیش بڵین لە ڕاستیدا دیاریکردنی کاتی کۆبوونەوەی پەرلەمان نەکاری ئەنجومەنی باڵای ڕیفراندۆمە نەکاری مەکتەبی سیاسی حیزبەکانە لێەوە برای لێ بدرێ تەنها و تەنها سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە پێک هاتووە لە سەرۆک و جێگر و سکرتێر دەتوانن بڕیار لە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بدەن و بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پێویستە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان 48 کاتژمێر واتە 2 ڕۆژ پێش دانیشتنی ئاسایی یانە ئاسایی بە بانگەوازێک سەرجەم ئەندامانی پەرلەمانی کوردستان بانگهێش بکرێت بۆ کۆبوونەوە و ئامادەبوونیان لە دانیشتنی پەرلەمانی کوردستانە تەنها و تەنها دەسەڵاتی ڕاگەیاندنی کۆبوونەوە و تهدیدکردنی ڕۆژ بۆ کۆبوونەوە کاری سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانە نەک ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بیکا بەکاری خۆی لە ڕاستیدا ئەو جۆرە قسانە ئەو جۆرە لێدوانانە گەڕانەوەیە بۆ خاڵی سفر ئەمە دەریەخات ئێمە قەنەعەتمان بە دامەزراوەیەک نییە ناوی پەرلەمانی کوردستان بێت خۆ پەرلەمانی کوردستان وەکو سویچی کارەبان نییە کەی تااقەت لێبوو پەنجەی لێی دایگەسێنی تو کشت نەویست بیکوژێنیتەوە ئەم بڕیارەی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم یاخود لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسیە بازەوە کرێت کە چواردەی مانگ پەرلەمان کاراکرێتەوە بە چه میکانیزمێک کاراکرێتەوە ئەمڕۆ 12 مانگ بوو ئەوە گریمان چواردەی مانگ کاراکرایەوە بەڵام خۆ بێت 12 مانگ بانگهێشتی سەرجەم ئەندامانی پەرلەمانی کوردستان کرێ بۆیە لە ڕاستیدا ئەو کارە کاری ئەوان نییە ئەوە تەنها و تەنها کاری سەرۆکایەتی زۆر بەکوتی ناوبڕمان هەیە دوات ترش دەکەم لای بەرز بەس کەی کاتی ئەگەر چواردەی مانگ نەبێ کەی کاتێتی ئەوە پەرلەمانی کوردستان کەی حیزبە سیاسیەکان گەشتە قەنەعەتێک بۆ ئەوی پەرلەمان کارا بکرێتەوە ئەو کات سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دوای ئەوەی کە لەگەڵ فراکسیۆنەکانە توێژەکان قساکەن بڕیاری کۆبوونەوەی پەرلەمانی کوردستانە دەن تەنها سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەو دەسەڵاتی هەیە ئێمە پەیڕۆمان هەیە پێڕوی ناخۆی پەرلەمانی کوردستان چواردەی مانگ کارا ناکرێتەوە نەخێر بە هیچ شێوەیەک چواردەی مانگ کارا ناکرێتەوە 15 مانگ جومعەیە 16 مانگ شەمەیە بۆیە تهدیدکردنی بەروار و کات لە ڕاستیدا کارێکی هەڵەیە و کارێکی نالۆژیکیە و کاری ئەوانش دیە بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورتمانەیە دوای ناوبڕەکە دەگرێن وڵاتان لەگەڵ مامێنەوە نامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا.
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاگی اسماعیل لەگەر بگەڕێمە لای بەڕێزت لە کۆبوونەوەی ئەمڕۆتاندا لەگەڵ هەم پارتی هەم یەکێتی ئێوەش وەکو کۆمەڵ ئیسلامی نەگەیشتون بە نەتیجەی کۆتایی یاخود ئەو زەمانەتان کە بەڕێزوتت داوای زەمانەت دەکەن و زەمانەتان وەرنەگرتووە؟ هەم هەروەکو بژوتنەوەی گۆڕان ئەو زەمانەتە خۆگە بدرێ بە کۆمەڵ ئیسلامی واتە درراوە بە بژوتنەوەی گۆڕان و دراوە بە حیزبەکانی دیکەش. ئەو زەمانەتەم پێم وایە زۆر زەحمەتە بەو شێوازەش بدرێت چونکە ئەوەی کە دەخوێندرێتەوە لە مەواقیفە سیاسیەکان و لەو دانیشتانەکەم پێم وایە پێویست بوو یەکێتی نیشتیمانی کوردستان پێش ئەوەی لەگەڵ بژوتنەوەی گۆڕان و لەگەڵ کۆمەڵی ئیسلامی بەو شێوازە دابنیشێ و کە کۆمەڵێک خاڵی جوانی بەڕاستی وەکو ئەو پرۆژەی کە پێشکەشی کرد بوشتی جوانی تێدایە دەو پێشتر لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان یەکلای کرد بایەوەنەوە کە دواتر لە کۆبوونەوە سێقۆڵیەکان دیسان بێ ئەنجامی لێ بکەوێتەوە و نەگەنە ڕێکەوتنێکی بەڕاستی دیاریکراو. قەرار وابوو کە هەمووی لەسەر ئەو خاڵانە کۆک بن و پێشتریش ڕاگەیەندرا کە پارتی دیموکراتی کوردستانیش ئەوانەی قبوڵایە کەچی دەرکەوت دەوڕۆکە بەو شێوازە نییە و بەداخەوە و ئەوەی دیکەش کە بەڕاستی کاراکردنەوەی پەرلەمانە لەو تەوقیتی کە دانرا و ئەنجومەنی باڵای ریفراندم ئەو بڕیاری لێدا ئەم پێم وایە کە ئەو بڕیارە درا و تازە کۆتایی پێات و حەسم کراوە مەجاری تەمیزکردنەوەی نێ لە ئیزڕێکەوە ئەسڵەن پێویستی بە دانیشتنی سێ قۆڵی و دوو قۆڵی و دواتر چەند قۆڵی دیکە نەدەکرد مادام کە بڕیارێکی لێدرا بێ و جێبەجێ بکرێ کە پێی یاسا و پەیڕەوی پەرلەمانی ژۆک و مامۆسای بەڕێز ئاماژەی پێکرد ئەو مەجالێکی وای تێدا نییە بۆیە بابەتەکان هەتاوەکو زەمانەتێکی سیاسی نەبێت بەداخەوە کە من وا دەڵم و حاڵەتێکی نەئاساییە بۆ پەرلەمان چکە لە پەرلەمان ئەو بڕیارانە بدرێت لە پەرلەمان قەزا بابەتە یاساییەکان یەکلا بکرێتەوە یاسای سەرۆکاتی هەرێمە هەموارکردنەوەیەتی و هەڵبژاردن لە کاتێکدا بکرێ بەڵام بەداخەوە مەرجە و حیزبە سیاسیەکان یان مەکتەبی سیاسیەکان مەکتەبە سیاسیەکان بوونە مەرجع بۆ بڕیاری سەرەتا و کۆتایی هەروەکو چۆن پەرلەمان بە بڕیارێکی سیاسی پەکرایستا هیچ زەمانەتێک نییە بۆی کەزارێکە پەک نەخرێتەوە بۆیە ئەمن پێم وایە هەر دانیشتنی ئاسایی زەمانەت نییە بەوەی کە پەرلەمان جاریشکە تعتیل نەکرێتەوە یاخود ئەوی شوکارانەی خۆی بە ئاسایی بکاتەوە ڕاستە پێشتر کۆبوونەوەی چەند قۆڵی هەبوو پێنج قۆڵی هەبوو سێ قۆڵی هەبوو وەختێک چوار قۆڵی هەبوو دواتر هەموو حیزبەکان دانیشتن بەڵام نەبوو بە زەمانەت بەوەی کە ئەو بڕیارانەی دەدرێت ئەو عدانەی کە دەدرێت جێبەجێ بکرێت و مێژوویەکی ناخۆشیشمانەیە
بەڵێ مێژوێکی ناخۆشمانەیە لەگەڵ وعدە سیاسیەکان هەم بکەوەی کە بە خەڵکی درراوە بە جەماوەر بە هاوڵاتیان هەرێمی کوردستان درراوە لە خزمەتگوزاری و خزمەتکردن هەم ئەوەی لەگەڵ حیزبە سیاسیەکان لەلاەن حیزبی دەسەڵات زیاتر ئەو وعد و بەڵێنانە شکێنراوە جێبەجێ نەکراوە بۆیە ئێستا زەمانەتێک نەبێ زۆر زەحمەتە کاراکردنەوەی پەرلەمان بەو شێوازە. بەڵێ کەواتەکە ئیسماعیلەوە داوای زەمانە دەکەن بۆ کاراکردنەوەی پەرلەمان لەسەر مەسلەی بژێوی خەڵک لەسەر مەسلەی یاسای سەرۆکایەتی هەرێم و لەسەر مەسلەی ریفراندۆم ینی دەبێت ئەمانە بەر لە کاراکردنەوەی اتفاقێکی سیاسی هەڵبژاردن لە کاتی خۆیدا پاشان کارا بکرێتەوە. وەکو باسم کرد ینی لەبەر حاڵەتەکەە ئاساییە بۆ خۆی دەبێت پەرلەمان ئاسایی بکرێتەوە ئەو بابەتان لە ئاساسدا باز بکرێت بەڵام لەبەر ئەوەی کە پەرلەمان پێشتر بە وەزعی ئاسایی خۆیدا تێدەپەڕی حیزبێکی سیاسی پەکی خست ئێستا زەمانەتێک نییە کەواتە دەبێت زەمانەتێکی سیاسی هەبێ بۆ یاسا ینی پاسەوانێکی سیاسی هەبێ بۆ یاسا لە کاتێکدا پاسەوان دەبێت یاسایی بی ئەوجا پاسەوانێتی سیاست بکە بەمانایەکی دیکە سیاست یاسا هەڵدەسوڕێن لە هەرێمی کوردستاندا نەوەکو یاسا سیاست ڕێژی بکە کە مەرجعی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و مەرجعی یاسا بریتیە لە پەرلەمان ئێستا بەڵام پێچەوانە بۆتەوە کە پێچەوانە بۆتەوە واقعەکە وای لە تۆ کردووە کە داوای زەمانەت و ئیتیفاقێکی سیاسی بکەیت و زەمانەتێک بکەیت کە جاریشکە و حاڵەتانە ڕوونەداتەوە و ئەو بابەتانەی کە تۆ ئیتیفاقی لەسەر دەکەی جێبەجێ بکرێ زەمانەتێکە بێت کە جێبەجێ بکرێ ئەولەویەت بدرێ بە ئیش و کارەکان کە یەکەمیان بژێوی هاوڵاتیان هەرێمی کوردستانە. بەڵێ سپاس دەکەم دواتەگرم بۆ لای بەرزەگرە بچین و لای کاک لەتیف. کاک لەتیف سەبارەت بە مەسلەی ئەو پرۆژە حەوت خاڵەکەی یەکێتی نیشتیمانی ئێستا باز لەوە دەکرێت کە یەکێتی نیشتیمانی سەرەتا اتفاقێکی دووقۆڵی لەگەڵ پارتی کردووە دوای پرسێکی سەرەتایی بە لایەنەکانی تر دەکات ئەوە لەگەڵ یەکێتی گەشتنەوەی اتفاقی کۆتایی لەبارەی کارەکردنەوەی پەرلەمان و بەڕێوەبردنی کوردستان. وڵی کاک حەکیم حەزەکەم ئەو سەرچاوایە باز بکەیت کام سەرچاوە ئەوەی ڕاگەیاندووە کەوا بێ. بەڵێ ئەمڕۆ کاک مەلا بەختیار لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکەی وتی پرۆژەکەی گۆڕان و پرۆژەکەی حەوتخاڵەکەی ئێمە لای گۆڕان و لای کۆمەڵ پەسەندە و بەڵام لەگەڵ پارتی واژۆمان کردووەوە دڵشاد شا بەندامی سەرکردایەتی پارتی لە لێدوانێکدا بۆ مەڵپەڕی پارتی باسی لەوە کردووە کەوان بەنیازی ڕێکەوتنێکی ستراتیژی نوێن لەگەڵ یەکێتی نیشتیمانی. کاک حەکیم ینی هەموو ئەمڕۆ کاتە 4 ڕۆژ بەڵێ کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پێش 4 ڕۆژ ئەنجامدا نەک مەکتەبی سیاسی نەک ئەوە بووە کە هەندێک جار هەندێک سەرچاو بڵێنەوە چەند کەسێک بڕیاری داوە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی بووە دوای مشتومڕێکی زۆر و ڕاشکاوانە و بەرپرسیارانە گەشتنەتە بریارێکی مێژویانە کە ئەو حەوت خاڵە بەشی زوری ئەو حەوت خاڵەش داواکاری هەم بزوتنەوەی گۆڕان هەم کۆمەڵی ئیسلامی زیاتر لەوەی پارتی بێ و بۆ ڕۆژی دواتر ئەم خاڵانە لەو ڕۆژە بڵاو نەبوونە کە کۆبوونەوە کرا بۆ ڕۆژی دواتر کە یەکێتی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ دەستی کرد بە کۆبوونەوە هێشتا سەردانی پارتی نەکردبوو لەلایەن بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامیەوە تا ڕادەیەک ینی هەڵوێستێکی ئەرێنی بوو ئیجابی بوو تا ڕادەیەک ئەو کاتە داوای زەمانەتیان کرد بۆ ئەگەینە وەکو خاڵ زۆر پێیان باش بوو خۆشیان و زۆربەی داواکاری ئێمە لەم حەوت خاڵەدایە ئەو جا یەکێتی لەگەڵ پارتی کۆبووتەوە بەڵام دیارە دۆخی ئێستای پارتی مەسەلەی ڕیفراندۆم و هەندێک حاڵەت هەبێ پارتی پێی باشە کە پێشوازی لێ بکە ئیمزاکە ئەمە نیشانەیەوە نییە کە پێش ئەم ڕێکەوتنە پێشتر لەگەڵ پارتیا کرابێ و ئەوە بێ ینی لە دوای بزوتنەوەی گۆڕانە دوای کۆمەڵ ئەو جاشاندی یەکێتی سەردانی پارتی کردووە. کەواتە کاک لەتیف ئێستەیەوە تا ئەم کاتە هیچ ئیتفاقێکی تازەتان نییە لەگەڵ بەتەنیا لەگەڵ پارتی بۆ نمونە بەبێ لایەنەکانی تر پەرلەمان کارا بکەنەوە؟ خۆ ئەگەر ئەوە هەبواە ئەم هەموو کێشمەکێش و ڕاکەڕاکەی یەکێتی و ئەم هەموو کۆبوونەوە و ئەم هەموو سەردانا و قبولکردنی ئەم هەموو ڕەخنەیە لەسەر ئاستی جیاجیا و لانی جیاجایەکێتی بووە بۆ ئەمەی دەکات تا دوا هەناسە بەڵام ئەمە ئەم جارە یەکێتی خۆی ئەڵێ ئەمە دوا پرۆژەیە لەبەرەوەی کات نەما
کات نەما لەبەرەوە ئێمە بینین دۆخی ئێستای عێراق و هەرێمی کوردستان و دۆخی ئیقلیمی و ماوەی شەرعی پەرلەمانی کوردستان بەرەو کۆتایی دەچێت بەشێکی زۆری هەندێک لەو ڕووداوانە مەسئولەتەکە زیاتر دەکەوێتە سەرشانی یەکێتی ئەوەی بینیمان لە مەندەلی لە ناوچەی گەرمەسێر لەوانە لە ناوچەکان دیکە ئەرکی دیکە لە سەرشانی یەکێتیە لەبەر ئەوە یەکێتی کاڵێمە دووە پرۆژەیە بەڵام یەکێتی هەمیشە ویستوەتی چەپکە گوڵەکەی هەواڵ مام جەلال کۆدەنگێکی نیشتیمانی و هەموو هێز و لایەنەسیەکان بەشدار بن لە بڕیاردانی سیاسی لە بەڕێوەبردننی وڵات و مەسەلەی ئاساییکردنەوەی پەرلەمانیش ئەمە خواستی ئەو چوار لایەنە بوو یەکێتی بزوتنەوەی گۆڕان کۆمەڵ یەکگرت و کاتێک کە پەرلەمان پەکخرا دوای ئەمە برگەیەکی سەرەکی ڕێکەوتنامە یەکێتی و بزوتنەوەی گۆڕانە و جگە لەمە لە نەخشە ڕێگای یەکێتیدا هاتووە و ئەم جارش کە یەکێتی ئەم وەکو مەرجێک بووە پێشتر بڕیار یەکێتی کە دەبێ پەرلەمان کارە بکرێتەوە لەبەرەوەی هەرچ بڕیارێک هەیە کە چوارچێوەیەکی یاسایی لە خۆی بگرێەوە چی یاسایکە بێگومان ئەبێ لە پەرلەمان دەربکرێەوە بەڵێ کاک لەتیف بەس قسە لەسەر گریمانەیەوە کراوە لە بۆ نمونە بڕیاری خۆتان و کوێتی نیشتیمانی بۆ نمونە بەبێ کۆمەڵ ئیسلامی بەبێ گۆڕان پەرلەمان کارا بکەنەوە لەگەڵ پارتی کاک حەکیم ئەگەر ڕاستە ئێمە بمانەوە یاسای سەرۆکاتی هەرێم هەمار بکرێتەوە لەکوێ هەمارەکرێتەوە بێ لە پەرلەمان هەمار بکرێتەوە ئەگەر ڕاستە لیژنەی دەستوری هەرێم جا ببێتە دەستوری دەوڵەتی کوردستان هەرچ ناوێکی لێ بنێن ئەو لیژنەیە جارێکی دیکە ئاکتیڤ بکرێ هەر ئەبێ لە پەرلەمان بێ ئەگەر ڕاستە ئێمە دەمانەوێت یاسای هەڵبژاردن گۆڕانکاری بەسەرە بێ و ناوچە دابڕێنەوەکان لە خۆی بگرێ هەر ئەبێ لە پەرلەمان بێ تەنانەت ئەم بڕیارەی ئەمڕۆ بەشێکی پەرلەمانی عێراقی ئەو بڕیارەی کە داوە پێویستیمان بەوە هەیە لە پەرلەمانی کوردستان بڕیارێکە بێ یان هەڵوێستێکە بێ یان شاندێکە بێ سەردانی پەرلەمانی بەغدا بکە و ئەگەر ئەمەش نەبێ خەریکە ماوەی پەرلەمانی کوردستانیش بەسەردەچێ ئەو کاتە بوشایەکی گەورە یعنی هەرێمی کوردستان پەک دەکەوێت لە ڕووی شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان هیچ دامەزراوەیەکی شەرعی لە هەرێمی کوردستانی حکومڕانی نامێنێ واتە دۆخەکە دەخوازێت کە پەرلەمان ئەبێ ئاسایی بکرێتەوە بەڵام ئەم ئاساییکردنەوە پێویستی بە لێبوردەیەکەیە ئەم ئاساییکردنەوەی پەرلەمان پێویستی بە ئیرادەیەکی هاوبەش هەیە ئەم ئاساییکردنەوەی پەرلەمان پێویستی بەوە هەیە کە لەمە دوای هێز و لایەنە سیاسیەکان بیر لەوە نەکەنەوە ئایا پەک بخرێ ڕێژەی کورسیەکانی من چەند دەبێ یان پەک نەخرێ ئایا ئاسایی بکرێتەوە ڕێژەی کورسیەکانی من چەند دەبێ یان ئاسایی نەکرێتەوە ینی بەداخەوە هێشتا تا ئێستاش لە ڕوانگەی بەرژەوەندی حیزبی ئامامەڵە لەگەڵ دۆخەکە دەکرێت کە ئەمە خۆی لە خۆیدا گرفتێکم بەڵێ سپاس دەکەم دەگرم و لای بەڕێزت کاک عەبدوڕەحمان سەبارەت بە بەڕێزی وتت ئەو کاتە کاتی گونجاو بۆ کارەکردنەوەی پەرلەمان کە لایەنەکە لەسەر ڕێ بکەون کام لایەننی کاتی گونجاو بەوە چوێنیەوە کە لەسەری ڕێ بکەون ئێمە لە ڕاستیدا دەمانەوێت پەرلەمانی کوردستان پێش ئەوەی کارا بکرێتەوە ڕێکەوتنێکی سیاسی هەبێ لە نێوان ئەم لایەنانەدا ئەو لایەنانەی کە کۆبوونەوەکەمان کردووە لانی کەم زەمانەت تێگەبێ لە نێوان ئەو پێنجدایانی کە پیانەوتی پێنجدایانە سەرەکیەکە لە هەرێمی کوردستاندا بۆ ئەوەی کە چوینە پەرلەمانی کوردستان چاوەڕوانیەوە نەکەین کە دەستمان بردەوە بۆ پرۆژە یاسایەک بیکەین بە یاسا دیسانەوە پەرلەمانی کوردستان پەک نەخرێتەوە کودەتایەکی بەسەرا نەکرێتەوە بۆیە زەمان نییە ئانی گرفتەکەی ئێمە لەوایە و ئەگینان ڕاست بێ زەمان ناسنەوە پەرلەمان نەخێر زەمانەتێک نەبێت کە بچینە پەرلەمانی کوردستان ناچینەوە پەرلەمانی کوردستان بۆ شێوازی کە پارتی دیموکراتی کوردستان شێوازەکەی و چیە بۆ نمونە کە بەڕێز دەڵێ پارتی بۆ ئێمە داوای ئاساییکردنەوەی پەرلەمانەکەین کاراکردنەوە ئاساییکردنەوە جیاوازی زۆرە ئاساییکردنەوە ئەوەیە کە پەرلەمانی کوردستان دەست کاتەوە بە کاروبارەکانی خۆی یاسا دەست بەرێ بۆ هەر پرۆژە یاسایەک کەس تەداخل نەکات لە کاروبارەکانیە و چاودێری حکوومەت چۆنی ئەکات بیکات بانگهێشتی وەزیر ئەکات چۆنی ئەوێت چ وەزیرێکی ئەوێت بانگهێشتی بکە ئەرقەلەی بۆ دروست نەکرێت چونکە ئێمە تەجروبەیەکی بەداخەوە تاڵمان هەیە لە پەرلەمانی کوردستان فەخرا هۆکارەکەی چی بوو یعنی ئەوە بووە کە پێنج فراکسیۆن دەستمان بردو بۆ هەموار یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستان زائیدەن
هەر لەگەڵ 23 حوزەیرانە یعنی من پێم خۆشە ئەوە زۆر بە ڕاشکایی بڵێم ڕاستە پەرلەمانی کوردستان لە 12 دەی 2015 پەکخراوە بەڵام ناڕاستەوخۆ لە 23 حوزەیرانەوە پەرلەمانی کوردستان پەخرا کاتێک کە خوێندنەوە بۆ پرۆژەکانی هەمواری یاسای سەرۆکایەتی ئەو 5 فراکسیۆنەکرا لە پەرلەمانی کوردستانە بۆیە لە ڕاستیدا قسەکە لەسەر ئەوەیە ئێمە دڵنیاییمان ئەوێت کە بچینەوە پەرلەمانی کوردستان جارێکی تر بەخواست و داوای پارتێکی سیاسی بە بڕیارێکی حیزبی و شخصی ئێستا پێ دوای خواستی پارتی تەنابوو چی پەرلەمان کارەبتی و جیاوازەکەی چێ لەگەڵ خواستەیەوە ئەوە نەی ئێمە دیقەتمان داوە و ئەوەندەی متابعەشمان کردووە و ئەوەش کە خوێندنەوەی بۆ ئەکەین و لە کۆبنەوەکانیشا پارتی زۆر سوورە لەسەر کاراکردنەوەی پەرلەمان تەنها خۆ زۆر ڕاشکاوانە لەلایەن چەندین بە پرسی باڵای پارتی دیموکراتی کوردستانەوە ئەوەیان زۆر بە ڕاشکایی وتووە کە ئەوان پەرلەمانیان دەوێت بۆ ئەوەی یاسایەک بۆ ڕیفراندۆم دەربکە ئەسڵەن باسی بژێوی خەڵکی نەکراوە باسی مەسلەی ئەوە نەکراوە هەموار یاسای سەرۆکایەتی نەکراوە بۆیە بە کورتی و بە کوردیەکەی ئێمە پەرلەمانی کوردستانمان دەوێت لە ڕاستیدا پەرلەمان ببێتە مەرجع بۆ یەکلاییکردنەوەی هەموو پرسە چارەنووسازەکان بە پرسێکی گرنگ و گەورەی وەکو ریفراندۆمیشەوە نەک لە ڕاستیدا پەرلەمانی کوردستان کاراکەینەوە تەنها لە پێناوی ئەوەی بابەتێکی وەکو ریفراندۆم کە لە شوێنێکی بەڕاستی نایاساییەوە برای لێدراوە ئێمە بە یاسایی بکەین. بەڵێ سوپاس دەکەم. کاک ئیسماعیل لەگەڵ بگرم وڵای بەرز ئێوە دەتانەوێت مەسەلەن ئەولەویات بۆ کاراکردنەوەی پەرلەمان چۆن بێ و چۆن پەرلەمان تاوتوی پرسی ریفراندۆم کات؟ من پێم وایە دەبێ پەرلەمان یەکەم یاخود ئەولەویەتی بابەتەکان بریتە لە بژێوی خەڵکو و ئەو سیستەمە ستەمکارانەی کە بەسەر موچەخۆراندا سەپێنراوە و بارودۆخی ئابووری هەرێمی کوردستانی زۆر خراپتێک داوە کاریگەریەکانیشی زۆر خراپ بۆ لەسەر وڵاتانی هەرێمی کوردستان لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەرحاڵ ئەوەی دیکە کاراکردنەوەی پەرلەمان بەوەی کە ئیش و کاری یاسایی خۆی بکات و هیچ هێڵێکی سوور لە بەردەم پەرلەمان دانەندرێ لەو لە بابەتی تەشریع و لە بابەتی چاودێری و هەمواری هەر یاسایە کە بیهەوێ بیکات واڵ بژاردنەکانیش بە شێوازێکی ئاسایی لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت. بەڵێ ئەی بۆ ریفراندۆم دەبێت چۆن ئەم پرسە پەرلەمان یەکلای بکاتەوە گەر بە کورتی بێ سوپاس دەکەم. هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی ڕوونە سەبارەت بە ریفراندۆم بەوەی کە دوا بخرێ بۆ کاتێکی گونجاو و ئەو میکانیزمەی کە گیراوەتە بەر شتێکی هەڵە بووە بەڵام ئەوەیە تەنها پەرلەمان کاران نەکرێتەوە بۆی کە بەرگێکی یاسایی بەسەر بڕیارە سیاسیەکەی ئەنجومەنی باڵای ریفراندۆمدا بکات و دواتر تەنها ئەوە بێت ئیشی لە ئەلیفەوە هەتایە ئەوە بێکە ئەو بابەتە پەسەند بکات بە جۆرێکە پێم وایە نەهامەتیەکی زۆری بەدواوە. بەڵێ سوپاس دەکەم. کاک لەتیف دوا پرسیاریشم بۆ بەرزتان ئێستا باس لەوە دەکرێت کە هەندێک زانیاری ئایا زانیارن لای ئێوە پشتڕاستکراون کە باوەکە ئەم پەلەپەلەی کە هەیە بۆ کاراکردنەوەی پەرلەمان بۆیە کە پەرلەمان ریفراندۆم بخات بۆ ئەم فشارانەی کە بۆ ئەو مەترسیانێک لەسەر ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارە هەرێمەیە؟ پەلەپەل لەبەر چەند هۆکارێکە یەکەم خەریکە ماوەی پەرلەمان خۆی بەسەردەچێواتە پەرلەمان خۆی پەک دەکەوێت شەریعەتی نامێنێ پەلەپەل لەبەر ئەوەی کە ئەو گلەی و ڕەخنانەی کە هەتی پێوەستە بە بژێوی ژیانی کومەڵانی خەڵکی کوردستانەوە و پەلەپەل بێگومان پەیوەست بێ بە مەسەلەی ڕیفراندۆمی شێکێکە لەوانە بۆی کۆدەنگێکی نیشتیمانی لەسەر دروست بێ ئەو کۆدەنگە نیشتیمانیەش ئەو کاتە دروست دەبێت کە پەرلەمان ئاسایی بکرێتەوە و پەلەپەل لەبەر ئەوەشە کە قسە لەسەر ریفراندۆم کراوە ئێستا گوشارێکی زۆری ئیقلیمی هەیە بێگومان ئەمە پێویستی بە ڕێخستنەوەی ناوماڵی کورد هەیە ڕێخستنەوەی ناوماڵی کوردی دیسانەوە بەبێ ئاساییکردنەوەی پەرلەمان نابێت لەبەرەوە ینی ئەو پەلەپەلە چەند ڕەهەندێک لە خۆی دەگرێت. بەڵێ زۆر سوپاس بۆ بەرز لەتیف نێروێیی وتەبێژ ئەنجومەنی ناوەندێکێتی نیشتیمانی کوردستان کە لە سلێمانیەوە لەگەڵمان بوو هەروە بەرز عەبدوڕەحمان عەلی بڕیاردەری فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی کوردستان کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵمان بوو هەروە بەڕێز ئیسماعیل ڕەسوڵ ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کە لە هەولێرەوە لەگەڵمان بوو. سوپاس بۆ بینێرانی بەرز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.